سەبارەت بە گرنگیدانی زیاتر بە قوتابخانە حکوومیەکان و چەند پرسێکی دیکەش گفتوگۆ لەگەڵ بەڕێز سامان سیوەیلی گوتەبێژی وەزارەتی پەروەردە دەکەم کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک سامان سڵاوت لێبێت بەر لەوەی باسی پرۆژە و کاری پەروەردە بکەین بۆ قوتابخانە حکوومیەکان ئەوەکەوەی کە هەر لەم راپۆرتە دیار بوو ئەوەی سەرنجڕاکێش بوو دەمێ ئەوە لێ پرسم بۆچی هەموو ساڵێ لە قوتابخانە حکوومیەکان پلەی بەرز و یەکەمەکان لەوێ بەرهەم دەهێنرێت لە کاتێکدا لە کۆڕ و کۆبنەوەکان هەمیشە مەدح و ستایشی قوتابخانە ئاهەلی و تایبەتەکان دەکرێت. ئەمە مانای چییە؟ بەڵێ سپاس بۆ بەڕێستان، سڵاو لە بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24. بێگومان ئێمە نامانەوێ بەراوردکاری بکەین لە نێوان قوتابخانە حکوومیەکان و قوتابخانە ناحکوومیەکاندا. ئەتوانین بڵین هەمومان یەک خێزانی پەروەردەین، ئەوانیش تاوکەری قوتابخانە حکوومیەکانن و هاوبەشێکن لە ناو وەزارەتی پەروەردە و ئەوانیش دەتوانین بڵین جێگە و پێگەی خۆیان هەیە کە وەزارەتی پەروەردە بە چاوی ڕێزەوە تەماشای قوتابخانە ناحکوومیەکان دەکا و ڕۆڵیان نادیدە ناگیرێت. بەڵام بێگومان ئەم ڕاستیەش دەبێت لە بەرچاو بژیرێکە لە ساڵانی ڕابردووشان نەک تەنها لەم ساڵە زۆرینەی ئەگەر نەڵین ڕەها زۆرینەی زۆری لە یەکەمەکانە سەراسی هەرێمی کوردستانە دەرچووی قوتابخانە حکوومیەکانن کە ئەمەش بەڵگە و گەواهی ئەو ڕاستەیە کە ئاستی مامۆسایانی بەڕێزی ئێمە مامۆسایانی خۆشەویست و قەدرگرانی ئێمە ئاستی بەڕێوەبەرانی ئێمە گرنگی پێدانی حکوومەت و وەزارەتی پەروەردە بە پرۆسی خوێندن و پەروەردە سوپاس بەخوا لەو ئاستایە کە هەمجێی متمانەی قوتابیان و خانەوادە بەڕێزەکانیانە هەمیش بەرهەمەکانی ئەو ئەنجامانەیە کە ساڵانە دەیبینین کە ڕێژەیەکی زۆر باش لە قوتابیان هەم دەرچوون و نیسبەی نەجاح باشە. هەمیشی یەکەمەکان زۆرینەی لە قوتابیانی ئەمێ، بەڵام دوجار بۆ ئێمە قوتابی هەر قوتابیە چ لە قوتابخانەی ناحکومی بێ یاخود چ لە قوتابخانە حکوومیەکان بێ، وەزارەتی پەروەردە بە یەک چاوسەیری ڕۆڵەکانی ئەم نەتەوەیە کاجار لە قوتابخانەیەکی حکومی بخوێنێ لە قوتابخانەیەکی ناحکومی. بەڵام بێگومان ئەم شانازیە بۆ قوتابخانە حکومیەکان حتمما شانازیەکە بۆ هەمومان، شانازیەکە بۆ مامۆسایانی بەڕێز، شانازیەکە بۆ قوتابیان و خانەوادە بەڕێزەکانیشیان کە ئێمە هەمیشە ئەتوانین بڵین مای دڵخۆشیمانە کە ساڵانە لە کاتی ڕاگەاندنی ئەنجامەکانە ناوی قوتابی و قوتابخانەکان دێن کە لە قوتابخانەکانی سەر بە وەزارەتی پەروەردەی. باشە کاک سامان، ئەگەر ئەمە شانازیەک بێت ینی بۆ ئێوە کۆی کە باسی دەکەیت ئەمە ئەرچی پەروەردە زیاتر ناکات لەوەی کە زیاتر خزمەت بە قوتابخانە حکوومیەکان کات لە جێبەجێکردنی پێداویستەکان و کۆمەڵک جێبەجێکردنی پرۆژەی دیکە؟ بەڵێ بێگومان پرۆسی پەروەردە فێرکردن و پەروەردە پرۆسێکی دینامیکیە، وەستانی نییە، بەڵکو بەردەوامە و بەردەوام خواست زۆرە بێ، پێداویستی زۆرە بێ، دەبێت پلانەکان بەپێی سەردەم و هەلومەرجەکان گۆڕانکاری بەسەرا بێت. من ئەوەندەی کە ئاماژەی پێ بدەم لە دەستپێکی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەتوانین بڵین لە 15 ساڵی 2019 هەتاکوی ئێستا پشگیریکی تەواوی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ پرۆسی پەروەردە و کەرتی پەروەردە و فێرکردن هەیە لە هەرێمی کوردستان و خودی بەڕێز وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر لێبڕاوانە هەنگاوەکانی هاویشتووە هەتاکوی ئێستا. بۆ نمونە لە ڕووی باڵەخانەوە توانیمانە هەتاکو ئەم ساتە وەختە 58 قوتابخانە کەوتۆتە بواری خزمەتەوە و لە دەڕۆژی داهاتوە جەنابی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دوو باڵەخانەی نوێ دەکاتەوە کە ئەمە دەگاتە 60 قوتابخانە، 60 باڵەخانەی قوتابخانە تەنها لەم کابینەیە، جگەل لەوە نزیکەی 700 باڵەخانەی قوتابخانە نۆژەن کراونەتەوە. هەر لە واری نۆژەنکردنە و دروستکردنە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی داوە لەسەر خەرجکردنی بڕیچ بوو 6 ملیار و 400 ملیۆن دینار بۆ تاوکردنی ئەو باڵەخانانی کە تاو نەکراون کە لە ساڵانی ڕابردووە بەهۆی قەیرانی دارایی و کارکردنیاندا وەستاوە. هەروها پرۆسی دروستکردنی ژووری زیادەمان هەیە بۆ باڵەخانانی کە ڕەنگە کێشەکانیان بە دروستکردنی ژوورەیان دوو ژوور یا سێ ژوور چارەسەر ببێ. جگەل لەوە ئەمە وەکو حکوومەت کە هیچ کەمتەرخەمیەک سواس بەخوا نەکراوە بە پێی توانای خۆی هەمیشە ئەوپەڕی پاڵپشتی کراوین. بەدەر لە مەشان بەشانی ئێمە هەندێک ڕێکخراوی خێرخواز، هەندێک کەسایەتی خێرخوازیش لەسەر هێڵ بوون بۆ ئەمانە. بۆ نمونە دەستگای خێرخوازی بارزانی ئێستا لە حالیان لە جێبەجێکردنی پرۆژەیەکدایە بۆ نۆژەکردنەوەی قوتابخانە لەسەر ئاسی هەرێمی کوردستان کە دابشکراون بەسەر پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانە حالیان کارکردن تیانە بەردەوامە کە سوپاسی ئەو دەستگا بەڕێزە ئەەکەین وە کەسایەتی
بەخشەریشمان هەیە کە باڵەخانی قوتابخانەی دروست کردووە یاخۆش نۆژەنکردنەوەی کردووە. ئەمە سەبارەت بە دروستکردنی باڵەخانە، سەبارەت بە دابینکردنی پێداویستی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەم ساڵدا جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی داوە لەسەر خەرجکردنی 20 میلیارد دینار بۆ کڕینی پێداویستەکانی قوتابخانەکان کە نۆ ئایتم لە خۆی دەگرێت، جۆر پێداویستیە لە داتاشۆیە، لە لاپتۆپە، لە پرینتەرە، لە ڕەحلەیە، لە وایت بۆردە، لەو پێداویستیانی ترە بەدەر لەمە چەندین جار دابینکردنی بڕەنە و دابینکردنی ڕەحلە موبەڕیدە لە ساڵانی ڕابردووە وایت بۆرد ئەمانە شەر کراوە، یعنی ئەمە یەکەم جار نییە کە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەتی بۆ پرۆسی پەروەردە بکرێ، بەڵکو لە دەستپێکی ئەم کابینەوە چەندین جار ئەمانە کراوە. بەدەر لەمە چاپکردنی کتێب کە بە کوالیتی بەرز و بە چاپی ڕەنگی و دوای پێداچوونەوە باشە هەندێک لە پرۆگرامەکەواتە ینی ئەگەر هیچ مقدراتێک ڕوونەدات مانجی داهات و ناوەڕاستی مانجی داهات و پرۆسی خوێندنی ئەمساڵ دەست پێ دەکات، ساڵی نوێ خوێندن بێگومان. ئەو پلان و ئامادەکاریانە چین کە بۆ ساڵی نوێ خوێندن ئامادەکراوە و ئەوەی کە لە ڕابردوودا بوو دۆخی کۆڕۆنا و کۆمەڵێک پەتای دیکە هەبوو کە لە چەند ساڵی ڕابردوودا ڕێکاری تەندروستی پێویست گیرا بۆ بەر ئەمساڵ چی دەکرێت؟ چۆنن ئامادەکاریەکان ڕێکارەکان بە هەموو شێوەیە؟ بێگومان ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بۆ یەکەم جار هەندێک پرۆسە هەیە کە ساڵان زۆر دوا دەکەوت یان دەکەوتە نزیک وادەی کردنەوەی دەرگای قوتابخانەکان ئەم ساڵ پێشخرا. دیارە بە تەوجیهی جەنابی وەزیری پەروەردە لە کۆبوونەوەیەکە کۆبوونەوەیکی بەرفراواندا لەسەر ئاسی وەزارەتی پەروەردە و بە بەشداری بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگاکان و بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان پلانێکی تۆکمە و حەکیمانەدا ڕێژرا بۆ ئەوەی کە ئەم ساڵ هەم پرۆسی تۆمارکردنی ناوی قوتابی، گواستنەوەی قوتابی، مەسلەی مۆڵەتی مامۆستایان، مەسلەی دابشکردنەوەی میلاک، ڕێخستنی پۆلەکان، دابشکردنی بە شەوانەکان لە ناو قوتابخانەکانە تێکرای ئەم پرۆسەیە پێشخرا بۆ ئەوەی کە کاتێک وادەی کردنەوەی دەرگای قوتابخانەکان دێ هەموو ئەم پرۆسانە تەواو بوو بێ و لە یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندنەوە وەزارەتی پەروەردە یاخود پەروەردەکان و ئیداری قوتابخانەکان ئەرکەکانی سەرشانی خۆیان جێبەجێ کردبێ، تەنانەت حتا بەکرێدانی حانوتەکان، حتا گەشتنی نەوت بۆ ناو قوتابخانەکان، حتا گەشتنی کتێب و دابشکردنی کتێب بەسەر قوتابیاندا، ئەمانە هەر هەمووی ئەبێن پرۆسانە تەواو بوو بێ. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تریش بە هەمان شێوە لە یەکەم ڕۆژ و دووهەم ڕۆژ و سێهەم ڕۆژی کردنەوەی دەرگای قوتابخانەکان وەزارەتی پەروەردە لە ڕۆژی 13 و 14 و 15 مانگ بۆ یەکەم جار هەڵمەتی نیشتیمانی لەسەر چەند بابەتێکی گرنگ ڕادەگەێنێ لەسەر ئاستی قوتابخانەکان، واتە یەکەم ڕۆژ و دووهەم ڕۆژ و سێهەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندن پرۆسەی وانە خوێندن نییە، بەڵکو لە هەفتەی مانگەوە کە کاتە ڕۆژی شەمە لەو ڕۆژەوە دەست پێ دەکات پرۆسەی وانە خوێندن و دەرس خوێندن. ئەو سێ ڕۆژەی یەکەم کۆمەڵی هەڵمەتە بۆ وشارکردنەوەی قوتابیان بۆ گەاندنی پەیامەکانی وەزارەتی پەروەردە لە ڕێی ئەوانیشە بۆ خانەوادەکانیان و لە ڕێی خانەوادەکانیشانیان ئەتوانین بڵێن بۆ تێکڕای کۆمەلگا. باشە بۆی دەرفەتیەوە هەبێ پرسیارێکی دیکەش بکەم کاکسامان سەبارەت بە بابەتی میلاکات ئەوانە چۆن ڕێک دەخرێنەوە لە ساڵی ئایندەدا؟ وانە بێژان ئەوانەی میلاکات وەردەگیرێن حالیان بەڵێ پرۆسی دابشکردنی میلاک ڕێنمایی پێدەرچووە دەسەڵات دراوەتە بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگاکان بۆ ڕێخستنەوەی میلاشی خۆیان بۆ نمونە لە قوتابخانەیەک مامۆستایەک زیادە نابێ زیادە میلاک لە قوتابخانەیەک بمێنێ یاخود بە شەوانەی کەم بێ دەبێ بگوازرێتەوە بۆ قوتابخانەیە کە پێداویستیان پێ لە قوتابخانەیە کە نەقسەی لە میلاشی مامۆستایانە دەبێت زوو پڕ بکرێتەوە بە مامۆستای میلاک. ئەگەر مامۆستای میلاک لە شوێنێک بوونی نەبوو یا کەم بوو ئەوە لە حاڵەتە دەسەڵات دراوە بۆوان بە دانانی وانەبێژ بێگومان دانانی وانەبێژیش بە هەمان شێوە ڕێنمایی پێدەچووە. لە هەفتەی ڕابردووە ڕێنمایەکان گەشتوەتە پەروەردەی گشتی پارێزگاکان ئەمڕۆ شەندێ ڕوونکردنەوەی ئیزافی بۆ ئەو ڕێنمایی پێشوو تعمیم کراوە بۆ پەروەردەی گشتی پارێزگاکان. مەسەلەی وانەبێژان من حەزەکەم یەک ڕوونکردنەوەی بەسیط بەم لەسەر وانەبێژان مەسەلەی پرسی وانەبێژی بە پێی پێویستیە. وانەبێژی ئەوە نییە خەڵک زۆر جار مەسەلەن وا دەزانێت لەبەرەوەی دەرچووی یاخود بڕوانامەیەکی هەیە یاخود پسپۆڕێکی ئیلا دەبێت دابرنێ نەخێر بە پێداویستی قوتابخانەکانە بۆ ئێمە دادەنرێ لە شوێنێک نەقسە بێت دەسەڵات دراوە بە بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگا و بەڕێوەبەری فۆرمێکی تایبەتەوە بە پێ ڕێنمایی ژمارە 14 ساڵی 2020 وەزارەتی دارایی واتە ئێمە ناتوانین لە خۆڕا خەڵک دابنین ئیلا بە پێ ڕێنمایی وەزارەتی دارایی و ئەو ڕێنمایی زۆر باشە کاکسامان خۆی دایناوە. سپاس کاک سامان سیوێلی گوتە بێژی وەزارەتی پەروەردە ماندوومان کردیت کاک سامان.